ئەمە ژیانی ڕۆژانەی خەڵکی پایتەختی ئاشتیە. بە کەشوەوایەکی سارد و لەناو قوڕ و لیتەدا پەلەی وەرگرتنی بتلێک غازیانە. قەیرانەکە قوڵ بۆتەوە و دیمەنەکان ماندوێتی خەڵک نیشان دەدەن کە زیاتر لە 9 سەعاتە بتڵە بەتاڵەکانیان لە نۆرەدا داناوە. وەڵا لە 5:09 بەیانێ لێرە پێش شەیتان هەڵسام لەخەڵ کورە خەڵک مستەحاقە حەقە تێڵاکاری خەڵکی بکەی خەڵک بۆ سەرەگرێ ش دروست نەکا و نان دروست نەکا با مرێ لە برسی لە سەعات 4 هاتوین تا ئەیسا ئێمە بارانە لێمانەدا هەرە خۆی زانی ئەو تەڕق بردینەوە معلوم نییە بریشمان کەوێت وەکیلەکانەوە تا خۆتانە بین ئیسەکە پڕیەکەن و ئەیبن ئیت نازانم تەوزیعەکەن نایکەن تا ئێستا یەک غازیان نێناوە بۆ دیهاتەکانی ئێمە. تەنیا دوو کارگەی پڕکردنی غاز لە کەرکووکەوە غازیان بۆ دێت لە کاتێکدا 4 بۆ 5 کارگە لە هەڵەبجە هەن و بەبوونی ڕاگیرانی بەرەمێنانی غاز لە کۆرمۆر ئەوانیش دەرگاکانیان داخستووە. خەڵکیش بەم شێوەیە بە شوێن پڕکردنی بتلێک غاز خەو لە چاوەکانی دەتۆرێنێت. ئێمە لە خوڕماڵەوەتین سەعات 3 شەو کۆتینەتە ڕێ سەعات 3 شەواتین وتمان بە حسابی نیەتی جارەکەی پێشوو قەرەباڵغ نییە لێرە سەرمانێ وەڵا کاکە سەعات 3 هاتین هەیە 10 شەو لێرە دای نابوو بەست بوویەوە ئاوا بە حەبل و ئەمانە زنجیر و دایان نابوو ڕۆشت بوون و 3 شەواتیان ڕێک لە ناوەڕاستی ناوەڕاستە دامانە سەرمانە سێرەکەین بارانێکەکەی وڵاتر لەبەرە و بارانەتر لێرە بووین و ئێسە بەرماگەوە سەعات دێ 3 شەو بێت تا سەعات دە ئێسە بەرکێ 5 بەیانی ئاوا بتڵە بتر ڕایکێشە ئێسایەکیان منم نانەوامەیە مەجبورم لای بم دەری نایێنێ ئارە وەڵا مەجبورم لای بم ئەی چی بکەم بۆ غاز بەڵێ ئارە وەڵا وەڵا مۆزعەکەی وەڵا هەیە یەکی شەواتووە یەکی ئەو پیاوەڵێ من 2 شەواتم پیاوێک لیا بەڵێ سوێن بەخوا لێرە خەوتم ئەم بارانە هەمووی لیاوە لە سەعات 2 شەوە لێرە وەساوە من لە سەعات 4 بەیانیەوە هاتووم بۆ ئێرە خەڵک بە ئەوەی کە باران باریوە خەڵک زۆر زروفێکی ناڕەحەتی بەسەرهات بەوەی باران باریوە ئەوەش دیمەنەکەی کە خۆتان ئەیبینن خەڵکی ئێستا لە 11 شەوە هاتوون سەریان گرتووە و ئەمانش ئێمە بۆ نمونە لە 4 و 5 بەیانیەوە هاتوین سەرمان گرتووە بەم شێوەیە تا چاوەڕێەکەین بزانین ئاياتانی وەڕە سەرمان بکەوێت یان نە. پەیام پەیوەندی کرد بە بەرپرسانی ئیداری هەڵەبجەوە بەڵام وەڵامی پەیوەندیەکانی نەدرایەوە. ئەماش سەلمێنەری ئەوەیە هێشتا قەیرانەکە چارەسەر نەکراوە و ئەوەشی باجەکەی دەدات و لە ناو قوڕاودا و بە گێرە و کێشە و ماندووبوون هەوڵی پڕکردنی بتلێک غاز دەدات خەڵکە بەژمەینەتەکەیە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.